ئازیزانم سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش. خۆشحاڵم لە پرۆگرامێکی تایبەت بە مانگی ڕەمەزان لەگەڵ هاوکارم شنیار هەموو ئێوارەیەک لە ئێوارانی ڕەمەزان لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین، لەگەڵەوەی کا پرۆگرامەکە چەندین زانیاری و بابەتی بەسوود لە خۆی دەگرێت. لە ئێواران ئێمە میوانداری پزیشکێکی پسپۆر دەکەین تایبەت بە بواری خۆراک و بابەتە جیاوازەکانی دیکەی تەندروستی بۆ ئەوەی کە ئێوارانێکی تەندروست لەگەڵ ئێوەی ئازیز بەسەر بەریم. بۆم ئێوارەیەش دکتۆر زانا ئەحمەدمان لەگەڵا پسپۆڕی خۆراک و قەڵەوی کە ئەمانێت گفتوگۆی لەگەڵ بکەین لەسەر جۆرەکانی ئەو خۆراکانەی کە بەسوودن لە مانگی ڕەمەزاندا کە پێویستەکە ڕۆژوان بیخوات و لەگەڵ ئەوەشدا پێویستەکە چی خواردنێک پێویستەکە ئێمە ڕۆژوان لی بەدوربین لە ئێواران و لە پاشێوانیشدا. دکتۆر زانا زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت. سپاسی و بینەرانیشکم. زۆر سپاس بۆ هیواین کە پرۆگرامێکی تەندروست پێشکەش بە بینەرەکانمان بکەین. دکتۆر زانا پرسیارێک لە لای من دروست بووە، ئەوەیە کە لە مانگی ڕەمەزانە ئەگەر تەجروبەیەکەین بە ڕێزیشتان باسی ئەوەتان کرد، زۆرمان کێشمان زیاد دەکات لە مانگەدا لەگەڵ ئەوەی کە ئێمە ژەمێک خواردن نەخۆین لە تاک ئێوارە خۆراکمان لە خۆمان کەم کردوێتەوە، بەڵام سێرەکی کێشمان زیاد دەکات. ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ سپاس بۆ پرسیارەکەت. ئەگەر ملاحظە بکەی زۆر بەمانە گەر ڕفراندەمێ بکەین ناو هەموومانە بڵێن دوای نهایت ڕەمەزان بزانین چەند کەس کێشی داوەزیوە. من بە دڵنیایی پێتەڵم لە ساڵەوە پێنجی هەموو خەڵک ئەڵێ لە بینی 2 بۆ 3 کیلۆ وەزنم زای کردم. لەگەڵ ئەوەشە ئێمە 15 بۆ 16 دانەسەعات دەست هەڵەگرین لە ئاو خواردن و خواردنەوە بە هەموو شێوەکانی لەبەرەوەی بەنا تەندروست ئێمە لە بەربانگ ئەەکەینەوە، لەبەر هەموو ئەو خواردنا تەندروستانی کە ئێخۆین لە کاتی بەربانگەوە و لەبەر سەبەبی دوم ئەوەی کەوا دەممان ناجوڵێت، یعنی دەممان عەفو ناوەستێت هەر لە کاتی بەربانگ تا کاتی پاشە و ئیمساک کە شەوانیش نانێ شەوانیش بە هەم مستەمڕی و هەرچی ئەو کالۆری کرد مەسەن بۆ لە کاتی ئەو 15 ساعتاونمان کردووە ئێمە لە ماوەی ئەو 8 ساعتی کە لە بینی بەربانگ و پاشەوە دوو قات زیاتر ئەکەینە ناوی و لە ئەنجامە سەرەکی هیچ ئیسفادەیەکی نەکەین. ئیسفادەمان نەکرۆ لە دوایشتا کێشمان زیادی کردو. سپاس دکتۆر زانا، لەگەڵ تا بەردەوامە بم، بەڵام هاوکارانمان فیچۆرێکیان بۆ ئامادە کردوین لەسەر خواردنەوەیە کە ئەوی شەربەتی مێوژە، لەگەڵ ئەوەی کە هەمیشە شەربەتەکان خواستێکی زۆری لەسەرە، بەڵام شەربەتی مێوژ جیاوازتر خواستی لە مانگی ڕەمەزانە زۆر زیاترە بێت. با بزانین شەربەتی مێوژ چۆن دروست دەکرێت و واچی سوودێکیشی هەیە. عمر ڕەحمانە، خەڵکی پێنج جوێنین، 27 ساڵە لە میشەیە، لە ساڵی 93ەوە خۆی هەر شەربەت بە تایبەت شەربەتی مێوش مێژێکی دێرینی هەیە، وەکو کوردی خۆمان زیاتر بەس بۆ مێوژەکە حەزی لە بەغاش ئەکرێت. لە بەغاش من برادەرم هەیە سادوکانی شەربەتی هەیە لەوێ، بەڵام شتەکان هەر لە کوردستانەوە بۆیە چێ لە کوردستانی خۆمانەوە. وەکو مێژوی شەربەتی مێوژیش کاتی خۆی لە سلێمانیا هەبووە بە دەستگەر فرۆشراوە لەگەڵ سەهۆڵە لەگەڵ بەفری شاخە بۆ کاتە، وەکو ئێستا نەبوو. ئێستا من جیازمەیە خۆی بەفر دروستەکە، بەچەو کاتە بەفری شاخیان هێناوە لەگەڵ شەربەتی مێوژە لێچانداوە و فرۆشتیانە بە خەڵک لە بازارڕ گەڕاوە. ئەو کابراایوەکو من بیستومە من خۆم بەبیرم نایە بە دەڵێ کەڕێی شەربەت هەبووە کە فرۆشتێتی شەربەتەکە شەربەیەکی بە کۆڵەوە بووە لەگەڵ پەرداخی فنجانی هین بووە، فنجانی فافۆن بەفر و ئەوەی تێکەڵاو کردۆ فرۆشتێتی. شەربەتی مێوژەکەش ئێسێش هەر لەسەر ئەو ڕتمەی زوو ئێمە دروستیەکەین، هەر بە یعنی کاتی خۆی چۆن دروست کراوە هەر ئاواهیە. شەربەتی مێوژەکە مێژی سروشتیە، یعنی لە 100%.
وەک پرتەقاڵ و مێژوینەکەەوە بڵین هەردووچی هەیە توانانی بیشیگریتەوە بە فرێشیش بکەیت بەڵام مێوژەکە زیاتر چکە هەرخۆی هەیە هەر لە سەداست ئێمە سە بە مێوژەکەیتە گرنگی هەر پێ ئەدرێ بەڵامی تر بەنیست بۆکو ڕەمەزانەکە نییە ڕەمەزانەکە زیاتر ئێواران هەر خەڵک زۆر یعنی تەڵەبی لەسەری هەیە بەڵام ڕۆژانی گەژار ئەخۆرێتەوە بەڵام ئەوەی کێتە بازار لە بازار ڕێخوات و ئەڕوات بەڵام ئێستا بڵین کەیتە بازارڕەوە بەشی ئێوارە باتەوە عینی زۆرە باتەوە بۆی هەر ماڵێک سفرەکەی مێژی شەربەتی مێژی لەسەر نەبێ بە ڕەمەزانی هەنی این ناگای دارە ناگە بڵێ هەر بێ شەربەتەکەی لەسەر بێت تایبەتی مێژەکە خۆی مێژی ئەسڵیەکە ئێستا بە حکومی پێشکەوتن زیاتر هەبووە ئێستا ڕەنگ هەیە تیەکەن بەڵام وەکو زانینەکە هەرکەس خۆی بیخوات ئەزانێت کامە ئەسڵە کامە گیراوەیە ئیسا ئێمە زۆربەی شەربەتەکانمان خەڵتەی مێژەکانی دیە کە کردومانە هەر بە فرێشیاگرێت یعنی دەستگۆڕینم نەبووە چەند وەختار چۆن کراوە و تومە بانەگۆڕێ بە هەر وەک خۆی بەو شێوەیە بڕوە و ئیتر کە ئەی خۆیتەوە خەڵتەی مێژەکەی تایە چەندێتی دروستکردنەکەیشی ئێمە 18 کیلۆکێنە ئەم دەبەسپیانەوە ئەمە 18 کیلۆی تێگرێ ئاوی نیو دەبە ئاوی تێکرێ و بە جیازی خۆی خاوەکرێتەوە مێوژەکە یەکەم جا ئەشۆرێتەوە دوای قیمە ئەکرێ ئەیدێ لە مەکینێ قیمە مەکینی قیمی تایبەتی هەیە دوای ئەوە ئەکرێتە ئەو دەبێ و نیسبەتی ئاوی تێکرێ نیسبەتی ئاوی تێەکەی لە بە خاتیەوەی مێوژەکە خۆی بکاتەوە کە خۆی کردەوە ئەبێتەوە بە شەربەتەکە بەس بە تڵپەوە کە بوو بە تڵپە و شەربەتەکە ئیدەی ئەلەم تورەکەیە کە کرد لەم تورەکەیە هەر ئەوەیە کە کاتی خۆی بەکار هاتووە یعنی شەنەها ساڵ لەمە بێش کە کراوە شەربەتەکە هەر بەم شێوەیە بەکار هاتووە ئێستا شەر ئەمەیە ئێمە شەر ئەمەمان بەکارێناوەتەوە تا ئێستا جیازی متەتەور هاتووە بەس بەخەر ئەمە نەجاحەتی نییە ناوان ئێستا لە ڕووی تەندروستیەوە ئەمە هەمووی تاقیمەکرێت هەمووی تاقیمەکەین ئەنجا شەربەتی پێگرینەوە بەیانیان سەعات 6 دێنە بازار شەربەتەکان کە حازری ئەەکەین دوای سەعاتێک ئەنجا درێت لە تورەکەەکان دوای ئەوە سەعاتێکی پێچێت هەیەتە خوارەوە کە هاتە خوارەوە ئەنجا ئەکرێتە کاتی حازرکردن یعنی بە تقریبان شۆردنەوە قیمەکردن خاوکردنەوە لە تورەکەدان بە 5 مەرحەلەیە تێپەڕێت ئەنجا ئەبێ بە ئەو شەربەتە حازرەکە بخورێت دوای ئەوە ئەمی کۆکرێتەوە ئەکرێتە بەڕادەوە بۆ فێنکەرەوە بەنسبەت مێوژەکەیشەوە کە بۆمان دێ مێوژەکە بە پەند ئێمە بۆمان دێت ڕەمەزانی وایە 5 تەن تا دەفەن بازار هەبێ سەرکە بێت زیاتر لێ گوندی سەرگەڵەوە بۆمان دێ گوندی سەرگەڵ و منتقەی شارباژیار منتقەی ڕەتەکانی لای سیتەک هەمووی خۆماڵیە مێوژی کە هەیە دەرەوەی وڵاتوانە من یەک مێوژدانە بەکارنایانێ مێوژی خۆماڵیەکە تایبەت بۆ شەربەت هەر زۆر دەرەجەیەکە ئەو مێوژانی کە لە خارجەوە دێت دەرمانی لێ ئەدرێت دەرمانێکی مواد حافیزەی لێ ئەدرێت بە کەوتی ئەمیشانە هەر نایەت من ناوم سەلمان ڕەفیقە ساڵانێکە لەم دوکانە ئیشەکەین و لە وەستام بەپێی مەجالەکان لە سەعات 6 بەیانیەوە تا 5 جیاوارە خەریکی شەربەت دروستکردین بە تایبەتی شەربەتی مێوەش کە بە ڕێژێکی زۆر لە ناو شاری سلێمانیا هاتووشەی خوایسی زۆر لەسەرە و شەربەتی هەنارەکەشمان لەخوای گەورە بە زیادە ئەوی شارە چوتە لەسەرەکەوە تا مێوەش و شەربەتەکانمان بەشیوە ناکە کە ئێواران خۆمان بیبینەوە جاری وایە لاخیرا مەجبورین شتێکی زیاتر لێنین بۆی خۆمان بیبینەوە بیخۆین لە ماڵەوە
سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە لەسەر شەربەتی مێوش. ئەنجابا لەگەڵ دکتۆر زانایە باسی شەربەتی مێوشکەین با بزانین شەربەتی مێوش سوود و زیانەکانی چییە. طبعاً هیچ خۆراکێک نییە سوود و زیانی نەبێەوە لەگەڵ ئەوەشدا چۆن بخورێت لەم مانگەدا. دکتۆر زانە سەرەتا باسێکی پێکاتی مێوشمان بۆ بکەم. ئایا ئێمە مێوژەکە یاخود ترێکە بخۆین بە سووترە یاخود شەربەتەکەی؟ طبعا مێوژ لە چی دروستەکرێت لە ترێ دروستەکرێت و ترێکە وشکەکرێتەوە کرێ بە مێوژ مێوژەکەش بەتاڵەتی وەکۆڵێت دریپەکرێ هەموو چی شەکراوەکەی تیادێتە خوارەوە هەرچی فایبەرە سوودەکانەتی لێنم مێو بە شێوەیەکی عام ترێکێکە لە باشترین خواردنەکان لەسەر زەویدا کەس ناتوانێت ئینکاریەوەی لێ بکاتەوە بڕێکی زۆر ئەنتی ئۆکسیدەنتی تێ ئەو دژە ئۆکسیدەنتی کە ناو ترێ هەند کاریگەریەکی زۆر بە قوتیان هەیە بڕێکی باش ڤایتامین تیا و ڤایتامینەکانی A و C مەسەڵەن لەگەڵ بیەکانە بڕێکی چاک فایتۆنیوترنتی تیا لە هەموو ئەو شتانەی کە زۆر مهمە لەناو ترێ و مێوش بەعام کە بریتە لە جۆرێک لە پێکهاتەی ڕۆکیمان هەیە کە پێوتە فایتۆنیوترنت ئەمانە ڕۆڵان وەکو ڤایتامین وایە بەس ڤایتامین نین کە پێوتە ڕزڤێترۆڵ مادەیەکەکەوە بە لە هەموو دژە ئۆکسیجنێکی زۆر بە قوتە و لەیەکی لە باشترین مادەکانەکە بۆ عملی پیربوون ئەوە سێنێواتە تەخیری ئەکاتۆمانە کەیەکی لە زۆربەی زۆری دەرمانەکانی مەسەن بۆ نمونەکە شتەکانە کە بەکاری ئەهێن کە بۆ ئەوەی کە ریجنۆڤیشن ینی خۆ مەسەن پێسی ئینسان جوان کە شتەکان ئەوانە عملی ئەمە پێوتە ڕزڤێترۆڵ ئەمە لە ڕووی ئەو شتەوە لێکم لە ڕووی ئەوەی کەوا ئەگەر ئایا ترێکە بخۆیان مێوژەکە بە تەکیدی ترێکە زۆر باشترە لەوەی مێوژەکە بخۆی دوم لە مێوژەکە زۆر باشتر لەوەی کە شەبەتێک خۆی لەبەرچی لەبەر دوای ئەم هەموو مەسەن پێکاتە خۆراکیانی کە تایەتی ئێمە لە ئاخیرا چی لەکەین هەموو تڵپەکەی کە فڕێ ئەدەین کە پڕە لە فایبەری تەندروست ڕێژحاڵی تەندروست زۆربەی زۆری ڤایتامینەکانیش و ئەو ڕزڤێترۆڵش ئەو ئەندژە ئۆکسیجنەکان لە ناوینەکە هەبێن کە بەتەنیا شەربەتەکە پێم وابێت نییە شەکریشی تێکەڵ بڵێ کەواتە شەکر نا شەربەتەکە کە ئەمێنێتەوە ئەگەر شەکریشی تێکەڵ نەکەیت فەرەزەن هیچی هەر بە ئەسڵیەمانێ شەربەتەکەی کە ئەمێنێتەوە لە ساڵ زیاتر لە ساڵنەوەی بۆ زیاتر لە سەر و ساڵنەوەی بریتە لە شەکرکەشی کە تایەتی زۆربەی زۆری ئەو شەکری کە تایەت شەکری فرۆکتۆزە شەکری میوەکە شەکری فرۆکتۆزە فەرقێکی زۆر گەورەی هەیە لەگەڵ شەکری عادیە شەکری عادی کە سوکرۆزە کە شەکری سەرمێز کە بریتە لە شەکرێکی دوانەیی کەوا نیوەی فرۆکتۆز و نیوەی گلوکۆز بەڵام شەکری میوەکان زۆربەی بەشی زۆری فرۆکتۆزە فرکتۆز فەرقی لەگەڵ گلوکۆزا چییە لە ڕووی میتابۆلیزمەوە ئەوەی کەوا تەنها ئەندامێک لەشی مرۆڤە کە بتوانێت میتابۆلیزمیکە و هەرسیکە بریتە لە ناوجگەری مرۆڤ لەبەرەوە ئەو شەربەتێک کە ئەی خۆینەوە هەموو میوەکان بە تایبەتی مەسەن ترێکە زۆر شیرینەوانە ئەڕاتە ژوورەوە لە یەکسەر مباشرەتەن ئەچێتە ناوجگەرمان لە ناوجگەرە بەهۆی ئەنزایمێکە کە پێوتە فرۆکتۆکاینێز دەسەکرێت بە میتابۆلیزمکردنی جگەرمان زۆر هیلاکەکە قورسێکە ینی ئۆڤەرلۆدیەکە بە هەمان شێوە و زۆربەی زۆری لە ماوەی چەند ساعتێکەکەما یەکسەر ئەگۆڕێ بووە چوری بە عملیەکە پێوتە دینۆڤەلاپۆجێنسیس واتە ینی ئەوەی کە پێویستمان نەبێت فەرزەن بۆ سەرفکردن لە تاقا ئەو کاتە یەکسەر مباشرەتەن ئەگۆڕێ بۆ چوری لەبەرەوە شەکری میوەکان بە شێوەیەکی گشتی وەکو ژەهر وایە لە درێژ خایەنە کاریگەری زۆر خراپەیە کاریگەری ئۆکسیدەنی خراپی هەیە لەسەر خانەکانی لەشی ئەگەر دکتۆر بەبوو ڕاستەکەشم پێ بڕێت ئەگەر خۆمان لە ماڵەوە کۆمەڵێک میوە هەیە خۆمان بکەین بە شەربەت ئاسارەیەکمان لە بەردەستایە یاخۆ ماکینێکی شەربەتمان لە بەردەستایە ئەو میوانێک کە حەزمان لێ میوە فرێشەکان میوە وەرزیەکان بۆ خۆمان دای بنین بە دەستی خۆمان بکەین بە شەربەت و بە تایبەت لە مانگی ڕەمەزانە کە خواستێکی زیاتری لەسرە بخۆینەوە ئەوە باشتر نییە؟ فرق ناکە عفو تۆ ئیکێ بە شەربەت ینی هەر هەمان عملی ئەو کابراایەکی کە لەو دوکانانی کەمانە من باسم کرد زۆر تەندروستە زۆر بە سوودە لە ڕوویەک و لە ڕۆکانە بەڵام لە ڕوویەکی ترەوە بۆ ئەو کەسێک کە کێشی هەیە تۆ کە میوەکە ئەهێنی هەرچی خۆراکە تەندروستەکان دائیمەن هەموو خۆراکێکە ئەی خۆی میوەیەک بەچی ئەتوانێت قیاسێکی چاکێتەکەی نەک بە کالۆری منەک بەڵام بە پێکاتە خۆراکەکانی کە بریتە لە ڤیتامین و کانزاکان و لەگەڵ ڕێژحاڵەکان و لەگەڵ فاتۆنیوترنتان بەم چوارەی کە چەندی تیابێمانە ئەگەنای سەمونە شەکراوە قەنداغی بخۆرەوەمانە لە هەموو شتە کالۆری زۆرترە بەسای هیچ جۆرە پێکاتی خۆراکی تیان نەخێری چێت تەنها زەرر نەبێ و ئۆکسیداتیڤ سترس نەبێت لەسەر خانەکانی لەشی مرۆڤ هیچی کە ناکات لەبەرەوە کە تۆ عەسری ئەکەیت بە عەسارە و تەنها شەکراوەکەی ئەمێنێتەوە هەرچی ئەوەی کە پێکاتە خۆراکی تەندروستەکانی کە باسماکە و ڤیتامین و کانزاکان هەمووی نامێنێتەوەمانە لەبەرەوە بڕۆی من باشترین شت ئەوەیەکەوە ئەگەر حەزە کرد لە شەبەتی مێوەش بیخۆرەوە لە حاڵەتێکە ئەگەر یەکەم شت عفو
یەکەم ئەوەی ئەگەر تۆ کێشە نییە بە هیچ شێوەیە نزیکی شەربەتی مێوژ مەکەڕەوە ئەگەر تۆ کێشەیە. دووەم شت ئەگەر نەخۆشەکانی وەکو شەکرە نییە مەسەن سێم فشاری خوێنە نییە هەوکردنی جمگەکە و ڕۆماتیزم نییە مەسەن لەبەرەوەیکەوە فرکتۆزێککە لەو مادانێکە وەکو ژەهر بێتە هۆی زیادبوونی هەوکردنەوە لە شێمرەوەمانە ئەگەر هەموو ئەمانت نییە گەنجیت لە خوار عمری 30 ساڵەوەی ئەکتڤی چالاکی وەرزش زۆرەکەی تۆمانە بە پێی ڕادەیە کە ئەوەی کە جگەرت توانایەتی هەندێکی لێ بخۆ بۆ نمونە هەموو کەسێکی گەنج ئەتوانێت لە ڕۆژێ بۆ بینی ڕۆژ و ناڕۆژێک ئەتوانێت لە بینی 50 غرام بۆ 100 غرام میوە بخوات بەم شێوەیە هیچ تەسیراتی نیە. بەڵام ئەکو باسمان کە ئەگەر لە عمر سەر و 30 ساڵەوەیە کابرایەکی ناجوڵیت حرەکە ناکەیت نەخۆشی شەکرەت هەیە فشاری خوێنەیە هەوکردنی جمگەکانەیە ڕۆماتۆیدی هەیە ئەمانە بە هیچ شێوە نابێت نزیکەوێتەوە لەبەرەوەیکەوە هیچ سوودێکی نییە تەنها ئەمە بۆ خۆراکەکانی کەش ڕاستە مانگی ڕەمەزان مانگێکی کەم جوڵەیە زۆربەمان کاتەکانمان بە نووسنەوە بەسەر ئەبین ئایا ئێمە خۆراکەکان و شەربەت و شیرینیەکان چۆن لەم مانگەیە بخۆین بەتایبەت لە پاشەوە کە تۆ بە ڕۆژۆبی هەتاکوی ئەوارە گەدەت بچووکە بێتەوە جوڵەت کەمە ئەم خۆراکانە چۆن بخورێت بە پێی بەرنامە تاکو ڕەنگە زۆربەمان باسی ئەوەشت کرد کە زۆربەی ئەو کەسانی کە بڕبانگەشکێن کە پێشتر باسمان کرد کێکسەرچن سەردانی نەخۆشخانەکان ئەکەن ئەمەشە گەڕێتەوە بۆ ئەوەی کە نازانن بە شێوازێکی تەندروست خواردن و خواردنەوەکان بخۆن پێمان بڵێ چۆن ئەم سیستەمی خۆراکە ڕێک بخەین. حەزەکەم بێمە سەر پێش بجمە سەر بەعام باسی خۆراک و باسی مێوژەکەکەینەمانە شەربەتی مێوژەکە کە لە کاتی بەربانگ نایخۆیتەوە بۆ نمونە لەو حەزەکەم باسی ئەو بکەمەمانە ئینسان کە بە ڕۆژوو ئەبێت لە ماوەی 15 بۆ 16 دانە ساعتە وازێنێ لە هەموو خۆراکیان لەبەرەوە چێتە حاڵەتە کە پێێتە کالۆری دەفیسیت یعنی لەشی نەقسی کالۆری هەیەمانە لەو کاتانە خانەکان زۆر بە پەرۆشن بۆ کالۆری حساسەتی خانەکانمان بەرامبەر هۆرمۆنی ئینسولین دەیان قات بەرزە بێتەوە لەبەرەوە لەو کاتی کە بەربانگی ئەو لەحزەی کە بەربانگ ئەکەیتەوە ئەو شەکراوەکە ئەکەیتە ناو لەشتەوە هۆرمۆنی ئینسولین سپایکەکە بە شێوەیەکی زۆر گەورە بەرزە بێتەوەمان دوایەوە کە دەستەکەین بەناو خواردن باشە هۆرمۆنی ئینسولینش هۆرمۆنێکەکە دەرگای خانەکانمان بۆ کاتە بۆ هەموو خۆراکەکان بە تایبەتی چاوریش یەکی نەک هەر شەکر بەڵکو چاوریەکانیش ئەڕاتژ لەبەرەوە کە مەسەن دەست ئەەکەی بە بەربانگ شکاندن بە شتێکی شیرینی وەکو مەسەر بۆوانە لەگەڵ یا کەخنان ئەخۆیت یاخە خورما فەرقی نیە هەمان هەر فرکتۆزە یەکسەر هەرچی ئەو چوری نا ئەو خۆراکانە هەیە هەمووی بە ماوەی چەند توانم بڵم دەدەقەیە بۆ چارێکی هەمووی ئەڕات و شوێنی خۆی ئەو خانەی کەوا مەسەن بۆنە چەندێ لە ناو چۆریەکانی خۆی تواندۆتەوە لە ماوەی 15-16 ساعتە هەمووی ئەڕاتە سەری بەو شێوەیە باشترین ڕێگە جارێک کەم جار باسی مێوژەکەین و شەکرەکانی اینجاش مەسە خۆراکانی کە باشترین ڕێگە ئەگەر هەر حەز زۆر لێکە دەزانم کەوا مێوشتێکی زۆر خۆشە زۆر ناڕەحەتە بە خەڵک بڵین مەیخۆ زۆر لە ڕەمەزانە حەز لە هەموو شتێکە و زۆر ناڕەحەتە بە یەکێ بڵی ناتەندروستە چکم چەنەها کەسێک کەس بوو ئیش و کاریان لەسەر ئەوێمانە محاولە بکە لە نیو سعات بۆ سێ چارێکی یەکەم یا ئەگەر ئەتوانی لە سعاتی یەکەمە کە بەربانگ ئەشکێنیت محاولەکە بە هیچ شێوەیەک خۆراکەت یەکەم چاوریتیانە بێ دووەم بە هیچ شێوەیەک شەکر و ئەمانەتیانە بێ یعنی بۆ نمونە چۆن ئەتوانی خۆراکێکی مەسەن بۆ منە شەربەتێک ئەتوانی شۆربایەکی نیسکێنە بخۆی بۆ منە یا شۆربایەکی سەڵزەوات بخۆی کەم چاوری ئەو کاتە چییە لەماوەی ئەو دەدەقەی کە ئەو شۆربایە خۆی و ڕۆژەکە تشکێنی بە تەواوەتی حساسەتی هۆرمۆنی ئینسولین لەسەر خانەکانە کەمە بێتەوە ئەو کاتە دوای چارەکێ بە نیو ساعت بۆ سێ چارەک خواردنەکانە بخۆ ئەو حساسەتە نەما بە ئیسراحەت ئەتوانی مێتابۆلیزمێکیت و ئەو کاریگەری خراپی نابێن یا باشترین شتەوەیە ئەتوانی شەربەتی مێوژەکە دوای نان خواردنەکانە بخۆیت یعنی مەسەن بۆ نان خوارد دوای نیو ساعت دوای نان خواردن یا خۆ دوای ساعت دوای نان خواردن بیخۆی یا هەر بە شێوەی ترێی بیخۆ بە شێوەی مێوژی بیخۆ زۆر خۆشترە بۆی محروم نەبی لە هەموو ئەو کانزا بە سوودانی کە تایەتی کالسیۆمە پۆتاسیۆمە مەنگنیزە مەگنیسیۆمە ئەمانە هەمووی تایەتی و لە هەمان کاتە محروم نەبی لە ڤایتامینەکانی وەکو هەندێک لە بینەرەکانمان بڵێ خۆ لەم کاتیا ترێن نییە بە مێوژی بیخۆ هەر مێوژەکە بکڕە بە بەڵێ چکت بۆ تۆ ئەو تڵپوشتەی کە ئەی خۆی هەموو ئەو فاتونێت یان وەکو جەرەزاتەکان شەوانە دانیشیت وەکو پاشەومێتە باسیۆمان کە زۆر بەردەوام ئەخۆیت بە ئەو خۆراکانە بخورێت کە سوودی هەیە حەسەن ڕێزڕۆتۆڵ ئەو مادەی کە بۆم باسکەری فاتونیترنتە کە بۆ باشترین مادەی ئیسە حالیان لە پێچی دیراساتێ لەسەر ئەرزا کە
عملية پیربوون ئەوە سێنێت بەعکس ڕڤەرسیشێکەوە هەتوا ئەی هەڵی گەڕێن. دکتۆر زانا پێم خۆشە و عملەی پیربوونە لە پرۆگرامێکی تایبەتە ئینشاءالله ئەگەر دەرفەت هەبوو جارێکی کە باسی بکەینەوە بەڵام ئێستا باسی ئەو خۆراکانە بکەین لەبەرەوەی کە پسپۆڕەکەی بەڕێستان لەسەر قەڵەویە باسی ئەو خۆراکانە بکەین کە بێتە هۆی زیادبوونی کێشمان. بەڵێ کەواتە سەیر من کە بەعام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن هەموو ئەو خۆراکانەی کەوا بریتین لە شەکر و شیرینی و کاربۆهایدرێتە پاڵەڕاکان برمە پاقلاوە ئاسکرێم ساردی شەکر شەربەت هەموو ئەو شتانە ئەمانە وە لە هەمان کاتە نان برنج هەموو ئەمانە و هەروەها مەسەن گەرمەشامی پەتاتە ئەمانە هەموو کاربۆهایدرێتی پاڵراوی تایە کەوا مباشرەتەن ئەبێتە هۆی بەرزبوونی هۆرمۆنی ئینسولین هۆرمۆنی ئینسولین کەوا هۆرمۆنێکی یەکەم شت ئەوەیە کەوا وەکۆڵێت دروستکەرە و هەرمۆنێکە ئەوەیە کەوا چەوری ناوخانەکانە زیاد دەکا لە ئەنجام دەبێتەوە هۆی زیادبوونی چەوری ناوخانەکانە ئەمە یەک. دوو لە ڕووی ڕەمەزان ڕۆژوو ئەشکێنی لە بیدایەتە ئەتوانیت کەوا باشترین شتەوەی بۆ ڕۆژوشکان لە کاتی بەربانگە بریتە لەوەی پرۆتینی تەندروست بۆ من ئەگەر توانیت خۆت بگریت لەو کاتێکەوە ڕۆژوکت ئەشکێنی بە پارچەیە گۆشت یا پارچەیە مریشک یا پارچەیە ماسی ڕۆژەکە بشکێنی کە چاور نەبێت ئەو کاتە دوای نیم ساعت وسێ چەر هەندێک کەس نوێژ ئەکا و دوای نوێژ سونەتە اینجا دایەت بەربانگ بە تەواوەتی ژەمە سەرەکیەکە ئەو کاتێککە خواردنە سەرەکیەکەتە خۆی باشترین شت ئەوەیە کەوا چاوری تەندروست چاوری تەندروست با پڕ بێ لە زەڵاتەیەکی زۆر هەمە ڕەنگە هەبێ ئەو زەڵاتت کە بریتی بێ لە خەیار و تەماتە و کەوەر و کەرەوز و بڕۆکۆلی و قەرناویت و کەلەرم و کاهوو ئەم شتانە میوەتری میوەشی ڕگاتە پێکاتەکەی و حەزی لێ باش نیەکەی بەڵام ئەگەر وەکو باسم کرد ئەگەر گەنجیت و مشکلی کێشی نێوانەمانە باسی یەکێکن ئەگەر بێوی کێشی دابڵزت بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی باسیکەین وەکو میوە باشە کاریگەری چاکی هەیە بۆ یەکێکە گەنج بێ و مشکل و کێشی تەندروستی نەبێت اینجا ئەتوانی بە شێوەی چەوری تەندروست شەوری تەندروست کە بریتە لە زەیتی زەیتون زەیتی گوێزی هندی ئەتوانی بکرێت ناو زەڵاتکانتۆ و هەروەها لە هەمان کاتە لە جیاتی ئەو شەربەت خواردنەوە شتانە ئاوی لیمۆسەکەی سێو کە باشترین وەکۆڵەی خۆراکە کە چەندەها هەزار ساڵ حتا لە زمانی فراعونەکانە تا ئێستا ئاوی لیمۆ سرکەی سێ و خوراوەتەوە بۆ کاتێکە گەدەست بەتاڵە ئاوی لیمۆ سرکەی سێ و زیانت پێ ناگەێن شەرت نییە مباشرەتەن و قەتی زیان پێ ناگەن نەخێر زیانت پێ ناگەێن ئەو کەسێکی خۆی فێر کرد بە هیچ زیانی پێ ناگەێن دوو ماستە و ئەوانەی کە خۆمان حەزمان لێ لەسەر سفرەکانمان هەبێت ئەمانە چۆنن ئەمانە ئەگەر جێگرەوەی شەربەت و خواردنەوە گازەکان بن باشە بێت یان ئەوی هەر زیانی هەیە ماست بە هەموو شەوێک من لەگەڵ ئەوانیم کە ماست ڕۆژە کۆشکێنی لەگەڵ و ماست لە سا هەفتا و شەشی بۆ نزیک هەشتای هەمووی کاربوهایدرێتە و هەمان شێوە دەبێتەوە هۆی بەرزبوونی هۆرمۆنی ئینسولین و دەبێمان شێوە دەبێتەوە هۆی قەڵەوی بوون ئێمە ئەمانەیە کە بەربانگمان کردەوە ئەو کالۆریانەی کە سووتاندومانە ئەقل هەن نیوەی بڕات و شوێنی خۆی نیوەی کەی بێ بە دەفست بۆی لە سەری مانگ مەسەر هەموو ڕۆژە 100 غرام مەس کەم کەینەوە لەو کالۆری دەفستێتە تا سەری مانگ هەمووی 3 کیلۆ بکا بۆن منێنێت بەڵام دۆ ئەتوانی بیخۆیتەوە یاخو ماستا و ئەگەر خاصن ماستا و باشتر لە دۆ لەبەر دۆ هەرچی چاوری تەندروستەکەشی لێکراوەتە تەنها چێکی ماوەتە کاربوهایدرێتەکەی ماوە ئەو ئەمەلی کە بەسەر شربەتی مێوژادێت باسمان کرد پێما بێت بەسەر شیرەمەنیەکانی شایەت سەرەتا ئەمە شیرە پاشانەکرێت بە ماست ئەنجاکرێت بەدۆ ئەمەش ئەو سوودانی کە هەیەی لە ناو ناچێت نەک هەر سوودەکانی نەخێر لەبەرەوەی ئەم وەکو شەکر تەعامل لەگەڵا ناکرین بەڵکو زۆربەی زۆری ئەو ڤیتامیناتەکەیان مثلا کالسیۆم هەرتیامێنێتەوە بۆ منە پۆتاسیۆم هەرتیامێنێتەوە و لە هەمان کاتە ئەو پرۆتینی کە تایەتی طبعا کەمتر بێتەوە پرۆتینەکەی بەڵام هەر ئەمێنێتە تایە بەڵام زۆرتر کاربوهایدرێتەکەی ئەمێنێتەوە لاکتۆزەکەیەوە ئەو شەکرەکەیتیمانە وەرەوە چاوریکەشی لاچێت چاوری تەندروست لە ناو ماسا هەیە لە ناو شیرە هەیە ئەو چاوریانە کاریگەری حتا ڕۆنێک کە لە کاتی ماستەکە کە ئەکرێت بە دۆ ڕۆنەکەری کە PLN دروست دەکرێت ئەوەش پێما بە تەندروستە و باشە باشترین چەندها ڤیدۆمە لەسەرەوە پاپتانی کە باسێکم چاوری تێر چاوریکی زۆر تەندروستە لەبەر چاوری تێر مباشرەتەن وەکۆڵی بەشداری ئەکا لە دروستبوونی دیواری خانەکانمان یاخو بەرگی خانەکانمان بەتامە بەخۆ دکتۆرزانە هەر بە پارچە نانەوە بخۆ ئێوەران لە سا پەنجای بەرگی خانەکانمان لە چاوری تێر دروست بوون لەبەر بە هیچ شێوە نەتە چاوری تەندروست بە هیچ شێوە نابێتە دروستبوونی قەڵەوی ئەگەر بە مامناوەندی بخورێ و لە هەمان کاتە کاربوهایدرێت لەسەر خواردنەوەکان باسمان کرد ئەنجا با بچینە سەر خواردنەکان ڕۆژ و ماشکان بەنمونە باسی ئەومانگە کە پشوویەکمان وەرگێت لەسەری ماوەی 10 دقە بۆ چارەکێک پاشان ئەو خۆراکانەی کە پێویستەکە بخورێت چۆن چین و لەگەڵەوەشدا بۆ ئەوەی کە کێشمان زیاد نەکات چۆن بخورێت و دوو بکەینەوە لەجێ خۆراکێک بەڵێ یەکەم شت پرۆتینە تەندروستەکان پرۆتین تەندروستەکان دەتوانانی بە شێوەی مەسەن بۆ مریشک گۆشت ماسی
بۆ نمونە قارچک ئەتوانی سووری کەیتەوە دوومەڵان ئەمانە هەمووی جگەری حیوان ئەتوانی سووری کەیتەوە بە چەوری تەندروست کە یا بە کەرەیە مەسەن بە ڕۆنی خۆمانەیە ئەمانە سووری کردوت بە هەموو شێوەیە دوور کەورە لە مانگی ڕەمەزاندا لە هەردوو چەوری ناتەندروستەکەی کە لەناو بازاڕ هەیە کە هیچ بریتە لە زەیتە هەرزانەکەی من ناو زەیتە 1000 دینارێکە زەیتە ئەو کەوانە کە بریتە لە پێوتە پۆلی ئەنساتوریتد فات ئەو پۆلی ئەنساتواتە ترشە ناتێرە فرەکان ئەمانە کاریگەریکی زۆر هەوکەری هەیە لەسەر خانەکانی لەش ئۆکسیدۆ سترێسیان دایان قات زیاتر لە چەوری عادی و لە هەمان کاتە 3 قات زیاتر ئەبنە هۆی ئینسولین ڕزیستەنس واتە بەرگری بۆ ئینسولین بۆ دروستبوونی شەکر بەڵێ بۆ چەوری ئەمانە ئەتوانی سوورکەیتەوە وەکو پرۆتین و لە هەمان کاتە وەکو ڕیشاڵ ئەتوانی بڕێکی زۆر لە زەڵاتەکەت با تێر و تەسەل بێت و پڕ بێت لە ئاوی لیمۆ و سرکەی سێ و لە هەمان کاتە زەیتی زەیتون یاخو زەیتی گوێزی هندی بەم شێوە هەردووکی بە یەک بخۆ و لە هەمان کاتە ئەتوانی هەندێک لە بقولیاتەکان من ڕکۆمەندەکە مەسەڵ بۆ نیسکێنە یاخو نۆکاو کاریگەریکی زۆر ڕاستە بڕێکی باشیش ئەوش هەر کاربۆهایدرێتی بەڵام لەگەڵ ئەوەشە کاربۆهایدرێتی نەپاڵێراوی تایە و دووەم ڕیشاڵێکی زۆری تایە کە ئەمانە کاریگەری چاکێ و لە بەتایبەت نیسک کە هەمیشە ڕێنمی ئەمان ئەکرێت کە نیسک بکرێت بە سوب و بەکو شێوازی سوب بخورێت کە ئیسفادێکی زۆر باشی هەیە. دکتۆر زانا باسی سوودی زۆری لە خۆراکەکانمان کرد بە باسی سوودی میوەیەکیش بکەین میوەیەکی زۆر بەتام کە هاوکارانمان ئەم ئێوارە ئامادەیان کردو بۆمان ئەویش میوەی لالەنگیە با بزانین لالەنگی چی سوودێکی هەیە فەرما پێکەوە بینەری و ڕاپۆرتەوەی. لالەنگی یاریدەدەرە بۆ ئاسانکردنی کردداری هەرسی خۆراک لەگەدا بە تایبەت ئەگەر دوای خواردنە چەورەکان بخۆن سووڕی خوێن چالاک دەکات و دەبێتە هۆی زیادبوونی خوێن. هەروەها دەبێتە هۆی بەگەنجی و گەشاوەی هێشتنەوەی پێستی ڕوخسار چونکە دەوڵەمەندە با ڕێژەیەکی زۆری ڤیتامین سی. وەک زۆرینەی سەوزۆمی وەکانی تر لالەنگیش دەبێتە هۆی بەهێزکردنی سیستەمی بەرگری لەش. ئەگەر بە توێکڵەوە بیخۆن ئەوە یارمەتی دەردەبێت بۆ ئەو کەسانی نەخۆشی شەکریان هەیە و ڕێژەی شەکر لا خوێندا ڕێک دەخات. لالەنگی بە سوودا بۆ ئەو کەسانی نەخۆشی قۆڵۆنیان هەیە و دەبێتە هۆی کەمکردنەوەی ئازار. بەڵێ سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی و راپۆرتە دکتۆر زاناوە کابینیمان باس لە سوودەکانی لالەنگی ئەکرێت ئەمەوێت بەڕێزیشتان باسی و مامۆکەی لالەنگی چی سوودێکی هەیە. بڵێ لالەنگی هەر نەک وەکتەنیا خۆی بەڵکو هەموو مزرمەیەکان وەکو مەسەن لیمۆ و پرتەقاڵ و مەسەمونە سندی و نارنج و هەمووی ئەمانە بەوە ئەناسرێنەکە سیتریک ئەسیدیان تایە واتە ترشێکی زۆر چاک و بەهێزە کە لە عملی میتابۆلیزم بەشداریەکە و بڕێکی زۆر باش ڤایتامینی A و C تێدایە کە ڤیتامین A کاریگەریکی زۆر چاکی هەیە بۆ پێست بۆ چاو بۆ بەرگی خانەکانمان و ڤایتامین C کاریگەریکی زۆر چاکی هەیە بۆ پەرەوبوونی خانەکانمان بە تایبەتی خانەکانی پێست وەروەها لە دروستبوونی کۆلاجینە بەشداریەکەوانەی کە کۆلاجین بۆ دەمچاوەکانمانە کاریگەریکی زۆر چاکی هەیە لە هەموو شێوەیەک لە شێوەکان ڤایتامین C بۆ مناعی لە مرۆڤی شۆمانە بە هەمان شێوە بڕی ئەو شەکرەی کە تایەتی هەم نەفسشت نەما هەمان شێوە نەفسش وەکو هەموو وەکو ترێکەمانە ئەتوانین کە ئەڵین ئەکەی بە شەربەتی لارنگی بە هەمان شێوە بڕەکەی تەنها ئەو ئێمێنێتە کابرێتی لە شەکر و فرکتۆزەکە کاریگەریکی زۆر خراپی هەیە بۆ دروستبوونی قەڵەوی و واروە هەوکردن و واروە لاوازکردنی سیستەمی بەرگری لەشمان ئەگەر بێت بەتەنیا بکەن. دکتۆر زانا زۆر بە کورتی لە ماوەی دوو خولەکە گەر پێمان بڵێیت ئێمە ئەو خۆراکانە چین کە پێویستەکات لە پاشچەوانە بیان خۆین و کامانەشن زیانیان هەیە کە پێویستەکات ئێمە لیان دوورکەین و لە بەرەوەی کە ئێمە بەسەریاندا دەخەوین. بڵێ
طبعا باشترین شت ئەتوانم بە جارە پێشمەشتە باسی کاتەکانی بۆ بکەم و دوای باسی خواردنەکان بکەم. باشترین کات ئەوەیە کە تۆ بتوانیت ئەگەر بتێ باسی ئەوەیەکەکەم کێشی داوەزێت نەک باسی یەکێکەکەوە بەس بۆ تەندروستی گشتی ئەگەر بێکە بێ کێشی داوەزێت حتا ئەتوانێت پاشەوەکەی زووتر بکات و زووتر دەسەڵگرێت نان خواردن زۆر چاکێ لەبەرەوەی بۆ منە ئەگەر یەکێک ساعت 3 دەسەڵگرێت نان خواردن تا ساعت 7 بۆ منە ئەکاتە 14 بۆ 5 ساعت بینەوە گەریکێ ساعت 12 یا 10 دەسەڵگرێت نان خواردن تا ئەگاتە 7 ئێوارە ئەکاتە نزیک 20 دانە ساعتەکە ئەو کاتێک باشترین کاریگەری چاکێ بۆ دابەزینی کێش ئەمە لە ڕووی چیۆ لە ڕووی کاتەکەی باشترین کات ئەوەی کە بتوانی زووتر دەسەڵگی ناخواردن پاشەوەکەت زووتر کەی نەک درێژ خایەنتر بیکە لە ڕووی ئەو خۆراکانی کە پێویستە لە کاتی پاشەوە بیخۆین بە هەموو شێوە دوورکەوە لە هەموو ئەو خۆراکانی کە باسمان کردێت بێت لە شیرینی و کاربۆهایدرێت و کاربۆهایدرێت و پاڵەڕاوەکان سەرچاوی کاربۆهایدرێت یەکی لەو کەسانی کەوا جارێکیان لە بەرنامەکان کەڵڵکە بینیم باسی ماسیە کرد بەداخەوە ماس زۆر خراپە بۆ کاتی پارشێ و بەڵێ نابێ ماس بخۆی لەبەرەوەی ماس پڕە لە کاربۆهایدرێت و بە تاقیکەرەوە زوو برسیتە بێت ئەبێتەوەی بەرزبوونی هۆرمۆن ئینسۆلین و لە هەمان کاتە ساعت 9 دەی بەیانی یەکسە دەسکرێتەوە بەرسیبوون باشترین خۆراک ئەو شتانێکەوە پێویستە بریتە لە چاوری تەندروست چاوری تەندروست کاریگەری لەسەر پێمەڵێن ئەڵەم مازۆک و بنزینی ئێرانی وایە چاوری تەندروست سفاتەکانی چیە یەکەم زوو تێرتەکە دووەم بۆ فترێکی زۆر ئەمێنیتەوە بە تێری لەبەرەوەی چاوری گرامێکی لە هەموو پرۆتین و کاربۆهایدرێت زۆرترەوان 4 کیلۆکالۆریتن بەس ئەم 9 لەدایە کیلۆکالۆریتاتێ لەبەر باشترین شت بەڕێی من بریتە لە زەیتون ئەتوانی بە مەسەڵەن زەیتی زەیتونەوە ینی بە چاوریەکەی بیخۆی ئەتوانی ڕاشی تەندروست بخۆی کە بریتە لە ڕۆنی کونجی ئەتوانی بە گەڵای کاهوو کەلەرم و ئەم شتانەوە بیخۆی ئەتوانی گوێز و بادەمی تێکەڵاوکەی ئەمانە ئەتوانی وەکۆڵەی خەپتەیەک یاخو کۆکتەیل بکە لەمانە کەمێکی بخۆش پێویست ناکە زۆر اینجا ئەگەر ئەمە بخۆیت و دوورکەویتەوە لە نان و برنج و ماس و شیر و نازان چیۆمانە لە کاتی پاشەوە من تەحەداتەکەم بزانم تا ساعت 3 و 4 عەسر تا ئەم کاتانە برسیتەوێ خۆی وەکو بینین جێکی زۆر فێنکی هەیە بەڕاستی تەسەوڕ ناکەم ینی تەنها یەک ژەمێکی کورتە ئەمڕۆ ناکەم ئەوەنە زیانیان پێ بگەێنێت بە هەر حاڵ زۆر سپاس بۆ تۆ دکتۆر زانا سپاس بۆ سەرجەم ڕێنماییەکانت سپاس بۆ ئەوەی کام ئێوارەش لەگەڵمانە بوویت بەخێربەی سەر چاوان و سپاس بۆ ئێوەی عزیز و خۆشەویستیش ببورن کە تاکو ئێستا لەگەڵمان بوون بۆ هیوای کە پرۆگرامێکی پڕ سوود و زانیاری بووبێت بۆ ئێوەی عزیز و خۆشەویست و ڕۆژوو تاعەت و عیبادەتی هەموو لایەکتان قبول بێت تاکو ئێوارێکی دیکە لەگەڵ هاوکارانم بە ئێوەی عزیز و خۆشەویست دەگەینەوە ئێوارێکی خۆش.